ئەزانە لە تەوەری دووەم لەگەڵتان دەبین و بەردەوام دەبین لەگەڵتاندا بگومان لە ئەمفالدا چەندین چیرۆک و تراژیدیا ڕوویان داوە کە هەرێکێک ئەگەر وەکو میوانی یەکەم شوان باسی کرد ئەگەر هەرێکێکیان بگرین و بۆ خۆی فرمێکی لە دەرەچێت و هەروەها بزانین ئایا لە ڕووی یاسایی و چی کراوە بۆ ئەنفال کراوان و بۆ ئەو کەس و کارانێک کە لە ئەنفالدا ڕزگاریان بۆ ئایا هیچ یاسایەک دەرچووە بۆ ئەوەی کە خزمەت بە ئەنفال کراوان و هەروەها ئەو کەسانە بکرێت کە ڕزگاریان بووە. گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە میوانێکمان دەبێت لە سودەکانمان لە چەمچەماڵەوە کاک نەبەز نەسرەدین کە چالاکوانی ئەنفال کراوان و هەروەها خۆشی یەکێکە لە ڕزگاربووانی ئەنفال کراوان کە باوکی ئەنفالە. سڵاوت لەبێت کاک نەبەز، سپاس دەکەین کە ئامادە بوویت. سەرتا دەمەوێت لە چیرۆکی خۆتەوە دەست پێ بکەیت کە خۆی شوێتێکێکی لە ڕزگاربووانی ئەنفال و هەروەها چیرۆکی ئێوە چۆن بووە، چۆن ڕزگارتان بووە و ئەو ئەشکەنجە و ئەو ناخۆشیانێک کە بەسەر ئێوە هاتوون چین؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سوپاس بۆ خوا، پاشان سوپاس بۆ کەناڵە بەڕێزەکەی ئێوە کە هەردەم خەمخواری کەسوکاری ئەنفال کراوەکان بوونە و بەشێک لە خەمەکان لەگەڵ ئێمەیە هەڵتان گرتووە. من وەک کەسوکاری ئەنفال کراوەکان وەکەوەی کە خۆم لە خەم و ئازاری ئەنفالە لەدایک بوومە، بەوەی کە خۆم کوڕیەکێک لە قوربانیەکانم کە باوکم وەفاتی فەرمووە لە ئەنفالە. ئەنفال مەرگەسات و تراژدیەک و جینۆسایدێکی زۆر قوڵە، بەس تا ئێستاش کە 37 ساڵ تێپەڕێ هەر لە یازال و بەردەوامی کاریگەریەکانی بەسەرمانە ماوە، کاریگەریە پاشماوەکانی بە حکمیەوەی کە دابڕانێکی زۆری تیابووە، بە حکمیەوەی کە ئازارێکی زۆری تیابووە، بە حکمیەوەی ئەم جینۆسایدێکی ترسناک بووە، بە بەردەوامی لە یادمانە، بە بەردەوامی لە زاکیرەمانە. هەمیشا بیر لەواکەینەوە بۆچی ئەنفال کراین. ئەمە وشەیەکە لای کەسوکاری ئەنفال کراوەکان. هەر کەسێک کەسی ئەنفال نەبێ، خەمی نەبێ، ئازاری نەبێ، ئازاری دابڕانی باوک دایک برای نەبینی بێ، هەست بەم ئازارە تراژیدیایە ناکە، هەست بەم جینۆسایدە قوڵ و قورسە ناکە کە لەسەر تاکی کۆمەڵگای و تاکی کوردی جێهێشتووە. زۆر باشە. ئەگەر باسێک لەوە بکەین کە ئەنفال بە هەندێک خۆناغا تێپەڕی کۆمەڵێک ناوچەی کوردستانی کردو، ئێوە بۆ پێی کە لە چەمچەماڵن، ئەگەر باسێک لەو ناوچەیە بکەی لە کەسوکاری ئەنفال کراوی ئێوە بکەی لەو قوربانیانی کە لەوێ بوون، تایبەتمەندی ئەو شوێنە؟ ئەو شوێنە ئێمە لە منتقەی گەرمیان داژین لە چەمچەماڵ. لە چەمچەماڵیش لە هەڵکەوتەی جوگرافیەکەمان لە هۆزی شوانە. ناوچەی شوان ناوچەیەکی جوگرافیای بەرفراوانی هەیە، نزیکەی 74 دی هەیە. ئەو کاتە ئێمە دەستپێکی تەمەنمان کە مناڵ بوو، حکوومەت لە ڕێی جاشوسی خوڕەکانی خۆیەوە ئەیوت ئێوە ئازا دەکرێن، تەنها وەرن تەسلیم بن، هیچ شتێک نەماوە. بۆیە هەڵسان بە چەک و بەو ناونووسکردنی ئەو گەنجانەی کە شومولانیە کرد کە من بە چاوی خۆم بینیوە، زیلە تەرەکتەرەکان مەبینی کە ئەڕوون ئەشتون بۆ مەرکەزەکە. لەو ڕێوە تەسلیمیانی کرد کە تەسلیمیانی کرد بەم ناونیشانە بوو. سەرەتا بەوە نەبوو، دوای دەستی کرد بە پرۆسەی ڕوخاندن کە دەستی کرد بە پرۆسەی ڕوخاندن و ڕاگواستن و کوشتن و تعریبکردن دەستی پێکرد. ئەمە دەقی پرۆسەی ئەنفال بوو. پرۆسەی ئەنفال ئەوەی کەما ئەوەی نەما کە گرتن و خۆی تەسلیم نەکرد بە تەرەکتەرەکان و بە سیارەکانی خۆیان و ئەیان هەناورد، تەنانەت لە بیر چاومە ماڵ و مڵک و مریشکەکانیشیانیانە هاورد بۆ حکوومەتی عێراقی لە چەمچەماڵ بوو کە ئێستا لە هۆڵی ڕۆشنبیری و زوو لەوێ بوو. تراژدیایەکی زۆر ناخۆش بوو، چونکە تۆ سەر لێوە دیار نەبوو، وەگەوا بوو لە کۆڵانێکی تاریکابی، وەگەوا بوو لە ڕێڕەوێکا بووی دەرەچەی دەرچوونت نەبوو. خەڵکیش ئەو وەعیە ڕۆشنبیریەی نەبوو کە بزانێ مەرگەساتی ئەنفالی بەسەرادیە یا تراژدیای جینۆسایدی بەسەرادیە، کە من لە هەوڵی نووسینەکانمە ئەوەیە کە ئەنفال وشەی ئەنفال نابەرن، یعنی وشەی ئەنفال نابێ بەکاربێنێ، دەبێت جینۆساید بەکاربێنێ، چونکم ئەنفال قابلی میلەتێکی موسڵمانی مزدەزعەفی داماو نییە. ئەنفال بۆ شتێکی تر بەکاردێ، بەڵام پاساوی حکوومەتی عێراقی ئەمە ئەبێ ئێمە لای بەرین و کە بڵین ئێمە هیچ کاتێک میلەتێکی ناموسڵمان نەبووینە تا وشەی ئەنفالمان بەسەرا بسەپێنین. ئەمانە ئیتر دەستی بە ڕاگواستن کردو، وردە ڕدەیەکانمان ڕووخاو، ئەوە بوو ئەو تروسکایی لە دڵمان نابوو کە باوکمانە نەما. ئەتر ئێمە بە منداڵی و لە ڕێی کەسوکارەوە وردە تا گەورە بووین. ئەم کەسوکاری ئەنفال ئەتوانم بڵێم لە ناو ئاگرا چرۆیان کردووە، ئاگرێکی زۆر قوڵات چرۆیان کردووە. سروشتی ئاگر وایە کە هەڵک بسوێنێ، بەڵام ئەوان چرۆیان کردو
شرۆمان کردەوە وردە وردە وا گەورە بووینەوەی کەیشتنەوەی کە یاسا خوێندن و شتیشمان تەواو کردووە سوپاس بۆ باشە کاک نەبەس دیمەنێک کە بەردەوام لە پێش چاوتا بێت و لە یادت نەچێتەوە چ دیمەنێکە کە بەردەوام لە مشکدا لێ دەدرێتەوە و لەبەر چاوتایە خۆی دیمەن هەموو دیمەن و هەموو ژینۆساید و هەموو قڕکردن و هەموو لێدانێک لە ڕووی دەرونیەوە ئازاری قووری هەیە هەندێک ئازار هەیە ئاسارەکەی هەتا مردن لە یادتامێنێ یەکێ لەو ئازارانە ئازاری دابڕانی باوک یەکێ لەو ئازارانە تۆقاندن یەکێ لەو ئازارانە ئازاردانی کەس و کارت بە بەرچاوتەوە کە دەسەڵاتت نییە بەتایبەتی منداڵ کە لە زاکرە و یادەوەریەکانی ئەمێنێتەوە بۆ هەمیشا لە یاد ناکرێت یعنی ئەوە یەکێکە لەو شتانەی کە زۆر ناخۆشە تۆ بە بەرچاوتەوە کە هیچ شتێکە لە هیچێکان نەبێت تەنها مافت بوونت تەنها عیببوونت کوردبوون بێ بێ ڕابوازری لێت بدرێ بە پۆستاڵی عەسکەری ئیهانەت پێ بکرێ لە ناو زیلە سەروەت و ماڵ و هەموو دابڕانێکتە بێ بە تایبەتی دابڕان لە باوک دابڕان لە خاک لە نیشتیمان ئازارێکی زۆر قوڵی هەیە ئێمە گەر سەیری پێغەمبەرەکەمان بکەین صلی الله علیه وسلم هەمیشای فەرموو ئەیمەکە زۆر خۆشەویستی دڵم نایەجێ و بێڵم ئەگەر تەنگە تاو نەکرین ئەگەر ئازارێکی قوڵ و ئەوە نەبێ ناتوانین بۆیە ئێمەش کە دابڕین لە لادیەکەی خۆمان کە لە دایک بوونی ئەو شوێنەیە بۆ خۆی تاموچێژێکی هەیە دابڕین ئازاری باوک بە تایبەتی ئەوانە هەمیشا لە یادمان ناچێ ئەو پۆستاڵە عەسکەریانی ئەوان ئەو زوڵمەی ئەوان ئەو دیکتاتۆری ئەوان ئیهانەکردن بە بەرچاوی مناڵەوە ئیهانەیەکی زۆر قورسە بۆ ئەلبەت هەتا ڕۆژی قیامەت لە بیرم ناچێتەوە ئەوە ناخۆشترین شتە بەلامانەوە هیچکە لەو شتانە ترس یان زەبرێکت بەرکەوێ هەر بۆ خۆی کاریگەرێکی قوڵی هەیە جا چ جای ئەوەی مردنی تیابێت چ جایەوەی کوشتنی تیابێت چ جایەوەی تیرۆرکردنی تیابێت ئەوە بۆ خۆی ئازارێکی قوڵە لە هەناوی ئێمەیان بە بەردەوامی هەمیشە بە زونەتی ئەمێنێتەوە زۆر باشە کاک نەبەس ئێوە وەکو کەسوکاری ئەنفالکراوان کە ڕزگارتان بووە و یاخود ژمانێکی زۆر لە کەسوکاری ئەنفالکراوان کە ڕزگاریان بووە تا ئێستا چیتان بۆ کراوە چه خزمەتێکتان پێکرا و ئایا حکوومەت هیچە لای لە ئێوە کردوتەوە خۆی یەکشت هەیە حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێویست بە گرنگی نەزانی وەک پێویست لای بەلامانە نەکردوتەوە ئێمە نابێت لەسەر عاتیفە قسەکەین نەبێت لەسەر بەڵگە قسە بکەین لەسەر داتار قسە بکەین ئێمە وەکو کەسوکاری شەهید و ئەنفالکراوەکان کۆمەڵێ معاناتمانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کە پاشەوەی 32 ساڵ 33 ساڵ حکومڕانی ئەیتوانی ئازارەکەمان هەر نەیەڵێ یا کەمی کاتۆ لای کەمی یەکێ لەو حاڵەتانە تا ئێستا موچەی کەسوکاری وارسی شەهید و کە ئەنفالکراوەکان وەکو وارسی شەڕی ناوخۆ نییە پلەبەندیتیان نییە پلەبەندیتیانە لە کەسوکاری ئەنفالە یەک دوو مناڵ حسابنێ لە کەسوکاری ئەنفالە سێ خەڵکێکمان هەیە 4 کوڕی ئەنفالە 3 کوڕی ئەنفالە کە کوڕی عازە بوون یەک ئەنفالیان موچەی بۆ دەرکراوە یەکێکە لەو تاوانە گەورانە ئەمە یەک دوو تا ئێستا سەنتەرێکی توێژینەوە و لێکۆڵینەوەمان نییە سەنتەرێکی نەخۆشخانەی دەرونیمان نییە لە ئازار و میحنەتی ئەمە تێ بگای ماگەر بین سەیرە و جینۆسایدانە بکەین لە عالەمە کە کراوە بە بەردەوامی سنتەرێکی ڕۆشنبیریکردن و سنتەرێکی نەخۆشخانەی دەرونی هەبوو بۆی بە بەردەوامی هەوڵی لادان و کەمکردنەوەی ئەو ئازارەدا کە ئەو زەبرەدا کە بەرەو نیشتیمانە بەرەو میلەتە کەوتەوە بەرەو وڵاتیانە کەوتەوە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەشی نەکردو ئەمە دوو سێ تا ئێستا هیچ کەسوکارێکی ئەنفالکرا و سەفەری دەرەوەی پێ نەکراوە لەسەر کەیسی ئەنفال کە کەیسێکی قوڵە چوار تا ئێستا بەنێو دەوڵەتی نەکراوە بە جینۆساید نەکراوە ئەوەی هەوڵی لوبیکردنی نەوت و فۆسفات و ئەوانەیانە لە دەرەوە هەوڵیەوەیان نییە ئەم کەیسا بە جینۆسایدێکی گەورە بناسرێ بەقڕکردنێکی گەورە بناسرێت کە لای کەمی نەتەوەیەکان دانی کادن لای کەمی دەوڵەتانی هاوسۆز و هاوکوفت ئەو دەوڵەتانەی بە نمونە ئەمریکا کە لێرەیە وای لێ بکەی داوای لێ بکەی لۆبیەک دروستکەی کە کەسی کەسوکاری ئەنفال و کەیسی ئەنفال بە جینۆساید بناسرێ ئەمە چوار پێنج ئەو حاڵەتانی کە باسمان کرد ئەمانە چەند حاڵەتێ بوو کە حکوومەتی پێنج کە زۆر لەسەر دڵمان قورسا وەکو کەسوکاری ئەنفالکراوەکان کە زۆر دڵمان پێخۆش بوو بە بەرامبەرەکەی بیکردایە ئەوە بوو کە حکوومەتی عێراقی کە ڕووخا لە ساڵی 2003وانە ئەبوایە حکوومەتی کوردی هەوڵی ئەوەی بدایە ئەو کەسەی کە ئەنفالی کردووە چ بە قسەیە بە وتارێ بە ڕەفتارێ بە کردارێ
یا دەستی تیا بووایە بی هاوردایەتەوە لە وڵاتی ئێمە لە هەولێر لێپرسینەوەی لەگەڵاکرا محکەمەی بکردە کە جوولەکەی زایۆنی لە هۆڵۆکۆ زوانی کە بەشدار بۆی کەما بوو لە ئەڵمانیا و ڕوفانیان بۆ دەوڵەتی خۆیان هاوردیان سەران ئیجراتیان لەگەڵا کرد ئەمە حاڵەتێکی زۆر یعنی ئەوەی کە ئێمە بەدوایە گەڕین ئەوە بوو کە ئەم کەسانە بێنن لێرە بە بەرچاوی میدیاکارەکانی جیهانەوە بە بەرچاوی کەسوکاری ئەنفالەوە بەرچاوی تا شێوانی کە زەبریان بەرکەوتووە لای کەمێک ئازارەکەمان کەمتر بایەتەوە بمانوتە حکوومەتی هەرێم لە هەوڵی ئەوەدایە کە خەم لە ئێماخوا بەلایەوە گرینگە ئەو کەسانی بە هاوداتە هەولێر بە هاوداتە گەرمیان بیاژم شەماڵ کە لێپرسینەوە و محکەمەیانی بکردایە کە بیوتە بۆ هەتا کەسێک دەست بۆنەتەوەکەمان بەرێ سەرنجامی محکەمەکردن لە وڵاتی خۆمانە ئەمانە کۆمەڵی خاڵێکی تر لەو خاڵانە ئەوەیە کە تا ئێستا ئەم شەیاڵێم تا ئێستا زانکۆکانی کوردستان خاوەنی بڕوانامەی ماسەر دکتۆرامان هەیە تا ئێستا وەک پێویست هاوکاری ناکەن کە توێژینەوەیەکی جددی و قوڵ بکرێ ساڵانە لەسەر کەیسی ئەنفال لەسەر کەیسی جینۆسایدکردن جینۆسایدێکمان بەسەرا هات بە هەشت مەرحەلەیەتی پەڕی 6 ناوچەی جوگرافیای کوردستانی گرتەوە زەبرێکی قوڵی بەرکەوت ئاساری قوڵی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و جەستەیی لەسەر ئەم ناوچانە جێهێشتووە تا ئێستا زانکۆکانمان بەرهەمهێنەری ئەوە نین زۆر جاشتەکانە خوێنی توی عەرەبی یا فارسیە بەڵام خۆمان لە ئازاری خۆمان تێگەین ئەبێ ڕێ بدەین بۆوانە حاڵی هەشت ئەم مۆنەمنتی کە ئێمە مقابلەی تیاکەین دەبێ بزانین کە سوکاری ئەنفال ئیدارەی بدا لەبەرەوەی بە ئەوکو ئێمە خەڵکێکی زۆری خوێندەوارمان هەیە دکتۆرامان هەیە ماسەرمان هەیە ئەی چۆن مەحقولە تۆ کەیسێکت هەیە مۆنۆمنتی ئەنفال لە باوکی ئەنفال نەبێ برای ئەنفال نەبێ خێزانی لە ئازاری ئەنفال ئەمە من ئەڵێم کە سوکاری ئەنفال لە ئازاری خۆیان تێگەن نەک لە ڕۆژێکە لە سەعاتێکە لە دقەیەکە خاڵێک لەو خاڵانە ئەوەیە کە حکوومەتی هەرێم کردوێتی نەینووسیوە جینۆساید دەنووسی ئەنفال لە کتێبەکان ئەمە جینۆسایدێکی زۆر قوڵە خاڵێتی لەو خاڵانە بۆچی ئەنفال کرێن ئەمە پرسیارێکی زۆر قوڵە کە ڕۆژانە لە یادەوەریمان ناخڵێتەوە ئێمە باجی چیمانداوە باجی کوردبوونمانداوە باجی ئەومانداوە کە لە حکوومەتی ئێرانیمان هاوردۆ لە کەنەوتی کەرکووکی داوە ئەمانە کۆمەڵە حرتن کە ئێمە ڕۆژانە سەعات دقا هەر کاتێکەوێت و یادمان هەستەکەین حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بەم کەیسا کەیسێکی بە جۆرە لە جۆرەکان لەلاوەکی سەیری کردووە ئەمانە کۆمەڵە داتایە بوو کە باسم کرد خەڵکی کردی ئەتوانێ بەڵگە ئەم بەڵگانەمان خستۆتە ڕوو بۆ هەتایە بە ئەگەر خراپ ئەگەر وامان نییە گەروان نییە باوەڵاممان بنەوە کاک نەبەسەر ئەوەی کە ئەم کەیسە گەورە نەکراوەتە جینۆساید و بە نێودەوڵەتی نەناسراوە ئەوە سەلمێنێک کە بەڕاستی زۆر بە چاوێکی ها کەم سێری ئەم کەیسە کراوە لە کاتێکدا زوڵمێکی زۆر گەورەیە و ئەمە بینین ساڵانە کۆمەڵێک مەراسیم ئەنجام دەدرێ بۆ زۆرێک لەو بۆنە و یادە خەمناکانی بەسەر کووردا هاتووە بەڵام زۆر جار دەبینین لەلایەن کە سوکاریان فالکراوانەوە بایکۆتی زۆرێک لەو مەراسیمانە دەکرێت زۆر جارکراوە بە بانگەشەی هەڵبژاردن بۆی کەم کەیسە ئەکرێ بە جیهانی و لە نێودەوڵەتیەکاندا ئەناسرێ ئەمە ئەبینین یعنی وای کردووە کە زۆرێک لە قوربانیانی کەسوکاریش لەم بابەتە بێزار بن و من ئەبینم یعنی لە ناو دیمەنەکانە کێسە هاوکارانمان بۆمانە گوازنەوە زۆرێک لە خوێندکاری مەکتەبەکانی تایە کە گرنگە بۆ مەسەردانی ئەم مۆنۆمنتانە بکەن و بزانن کە ئەمە چ کارە ساتێک بۆ تا چنێک جێباخە گەر بەگشتی باسێک لەو مەراسیمانە بکەی کە ساز دەکرێت بۆ ئەم مۆنۆمنتانە بۆ ئەم کارە ساتانە و چ گرنگیەکی هەیە بۆچی وای لێ هاتووە لەیان زۆرێک لە کەسوکاری قوربانیانەوە جێباغ نەماوە زانین جێبایەخەکەی ئەوە پرسیارێکی قوڵە ئەکرێتۆ بەڕۆتین هەموو ساڵێک هەر بەڕۆتین بیبێتە سەر خۆی دین بەنیەتەکە سیاست بەکردار تۆ لە دەسەڵاتای لە حکوومەتای ئەی نابێ من بزانم بەرهەمەکەی چی بووە ئەی من نابێ بزانم ئیشەکانم بدینم ڕۆتین بۆ جارە دوو جار یان دی لەگەڵ ما ڕسمێکە گریان کەیسێکی ئەنفالە لە بەرشاوە ئەو کاریگەریانە بۆ باز ناکەی ئەو ئیشانەی کە وتمان بۆ نایکەی ئەی خەمێک بەلای ئەنفالە بۆ ناکەیتەوە یعنی ئەنفال تەنها یەک ڕۆژ بووە تەنها لە 4 دیاری کراوە ئەی ڕۆژانی تر ئەمانە پێوترە ڕۆتین تۆ وەکو حیزبی سیرەکرێ مشکلە ئەوەیە وەکو نەتەوە سیر ناکرێ وەکو نیشتیمانێ وەکو نەتەوەی سیر ناکرێت کە نەتەوەی قڕ کراوە ئەو وە کارکردێکی حیزبی سیرەکە ئایا دەستکەوتێکیان دەستکەوت نییە دەستکەوت نییە من ئەمە نیشتیمانیە ئەمە قەزەیەکی نیشتیمانیە هەموو حیزبێک
هەموو تاچێک کە کورد بێ ئەبێ هەستی بەرپرسیارەتی تیا بێ چ لە ئاسی بەرزۆ چ لە ئاسی نزم ئەوان کە لە دەسەڵاتدان ئەبێ هەست بەم بەرپرسیارەتی قوڵ و جددیە بکەن کە ئەمە نەتەوەی قڕ کراوە نەتەوەیەک جینۆسایت کراوە ئەبێ بەرهەمی هەبێ ئەبێ ماندوو بن ئەبێ لە کاری ڕۆتین دەرچێ ئەمێ ئیشەکەمان بدینین ئەبێ سنتەرێک بدینین ئەبێ توێژینەوە بدینین ئەمانەمان بدی تا خۆمان لەگەڵانە کەس و کاری ئەنفال کەیسەکەمان دووبارا کردەوە خۆمان لەگەڵمانە لە خەمەکانیان زیاتر قوڵە بووینەوە ئەمە ڕۆتینە کە ڕۆتینیش بوو زۆر جار حەزمان پێ نابێ وەکو دەستکەوتی حیزبی سیرکرێ حەزمان پێ نابێ هی هەمومانە ئەو کاتی کە سەدام حوسێن هاتۆ کەی وتێتی تۆڕەشی سووری سەوزی سپی هەمومان وەکو باجی کوردبوونمانداوە ئەم باجی کوردبوونە خۆ ناکرێ حیزبێ بخۆی بک بە خاوەنی ئەمە نیشتیمانێکە بێ خۆی بک بە خاوەنی هەموو سەرجەم ڕێکخراوە حیزبەکانە بێ خۆیان بکەن بە خاوەنی کە تۆ دی بە یەک حیزب سەیرەکەی بە یەک تاکسیرەکەی ئەتەوێ بە حیزبی بکێنی ئەمە شتێکی وشک و بێمانە و بێ ڕۆح دەرەچێ بۆ ئێمە حەزمان بەمە نییە دەیان جار سەدان جار بایکۆتێکین ئەوە یەکێکە لەو حاڵەتانە کە باسم کرد ئەو هەشت نۆ خاڵی کە باسم کرد هیچی نەکراوە ئەبێ ئەمەلیەی جێبەجێکردن ئەنفال لەناو تاکتاچیدا ڕنگ بداتەوە و هەوڵدانێکی قوڵ و جددیش هەبێ بۆ ساڕێژکردنەوەی و برینە تۆ ئایا سێ ئەنفالت ڕۆیشتووە یەک موچەیەک دەداتیە لە دایکی تووشی خەمۆکی دەرونی بووە دایکی تووشی نەخۆشی چاو بووە ئەمە بە 450,000 عیلەیەکە ڕاتە ڕێوە لەکوێی دنیاە بۆم شتی وا بێ ئێمە بەڕۆتی نێزانێت هیچ جێژنانێک نهاتووە بڵێ ئەو ئیمتیازاتێکی مادی بۆ کەس و کاری شەیدوان فەرکراوەکە لە چواردەی چوارە کە تۆ دی لەوێ فرمێسکی تیمساح هێرەژی چی لە چوار فرمێسکی تیمساح هێرشکەم چاری دەردەکەی من ناکە ئەوە بیکەمە کۆتا پرسیارچکە کاتی بەرنامەکەمان ئەوە نەماوە ئایا هیچ یاسایەک بە فەرمی هەیە کە لە پشتیوانی و پشتگیری ئێوەیە و لە بەرژەوەندی ئێوەیە بێت و دووەمیش ئایا لە کاتی دۆزینەوەی ڕووفاتەکاندا چ کێشەیەک بۆ ئێوەی بۆ خاوەن ئەنفالکراوەکان و کەسوکاری ئەنفالکراوان دێتە پێشەوە کاتێک کە ڕووفاتێکی ئەنفالکراوان دەدۆزرێتەوە بۆ ئەوەی بناسرێنەوە ئەم ئەنفالکراوانە خێزان و کەسوکارەکانیان کێن گرنگترین ئەو بربەستانەی کە لەو کاتدانەدا دێتە پێشەوە چین؟ بەڕێز ئەوها ناکری ینی بۆ نمونە تۆ بڵێ کەسوکارێکم دۆزیوەتەوە ئەوە چەند ساڵە حکوومەتی عێراقی ڕووخاوە ینی ئێستا کەیچ دۆزیوەتەوە کە دۆزیوتەوە چ دیەندیەکرد بۆ کردووە چ دکتۆرێ هاتووە اینجا ئەکوێنە ململانەی حیزبیەوە نایەتەوە من پێم سێر ینی ڕووفاتی ئەنفال بکەیتە ململانێکی حیزبیەوە تۆ نێتەوە ململانێکی شخصیەوە تۆ نێتەوە بە جۆرە لە جۆرەکان وەکو دەستکەوت سەیری کرێتەوە نێتەوە ینی ئەمە بە پرسیارێکی قوڵە تۆ نابێت لە دەستکەوتێکا وەکو دەستکەوتێکی مادی سەیری بکەی بڵێمەوە دەستکەوتێکیان یان ململانێکی حیزبی و شخصی سەیریکی بڵێ ڕووفاتەکان نایەتەوە چەند ساڵە حکوومەتی عێراقی ڕووخاوە چەند ساڵە بەعس ڕووخاوە تۆ تازە بە تازە کەیسی ئەنفالم بۆ هێنیتەوە کە هەر جاری بە 20 ڕۆژ جارێ مانگی جارێ ساڵی جارێ 4 ساڵ جارێ 4 ڕووفاتم بۆ هێنیتەوە یانی ئێمە هەرەونەمان ئەنفال کراوە یعنی ئەوە ناتەتوانی لە سەماوە لە شوێنەکانی تر هەوڵی دۆزینەوەی ئەو شوێنانە بدەین ئەو شوێنانە بدەی کە بیدۆزیتەوە ئەمە پرسیارێکی قوڵە بۆ ئێمە ئەمە دەلالەتەکە لە سەرۆی خەمخۆرێکی قوڵ و جددی نییە ئەمە کێشەکەمانە ئەمە هەموو ڕۆژە بین دێندێ بکەین و بۆسی لە بەردەمە بزانین ڕووفاتی باوکمان کەس و کارمان لەکوێ تا ئێستا قەبری نازانین لەکوێ هەرەمایە کەیەوە لە کامیرەکە دوای کامیرانە هەڕێزەکە پیشانیدا هەرەو ئەنفال کراوە هەرچی هەر کەسوکاری خۆم 17 ئەنفال کراومان هەیە بەس لە لادەیەکە چ جایەوەی 74 لادێ چ جایەوەی خەڵکێکی تر چ جایەوەی نیشتیمانێکی تر ئەمانە پرسیارەکەی ئێمە هەست دەکەین هەستی بە پرسیارەتی خۆڵیان نییە ئەمانە ئەمە یەکەم دووەمیکە لەوانە ململانی حیزبی و شخصی ڕێگرە لەوەی کە ئێمە ئەمان بەنەتەوەی بکرێ ئەم ڕووفاتانەمان بێتەوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز نەبەز نەسرەدین چالاکوان کە ڕاستەخۆ لە شاری چەمچەماڵە و لە مەراسیمی ئەنفالە لەگەڵمانە بوو یادکردنەوەی ئەنفال سپاس دەکەین بەڕاستی یعنی هەر نازانین چی بڵێ کاتێکم کار ساتانە بینی خۆی گەورە سەبووری هەموو ئەو کەسانە بن کە تاوکو ئێستاش زامداری ئەوەن وە
میدیا ئێمەی ئەو کەسانی کە بەرپرسیارەتێکمان هەیە لە گواستنەوەی ئەم ڕووداوانە ئەمە دەکەین کە ئەم کیسەش بچین و ساید ناسرێ بکرێ بە نێودەوڵەتی بۆچی ئەو تاوانە گەورەیە کە بەرامبەر گەلێکی ستەم لەکراو کراوە زۆر جار جیاوازی تێدا بکرێت و لە بڕووی کە تۆ کوردیت تان مافی ئەوت نێنێ کە کیسەکەت بچین و ساید بکرێت. بەڵێ بێگومان کە ئەمە ئەتاوەکو زیاتری لەسەر کاتی بۆ دەرخام بکەین هێشتا کەمە ئەمە وەکو میدیاکار و کەناڵێکی میدیایی هاوخەمی خۆمان هەموو ساڵێک بۆ ئەنفالکراوان و شەهیدان دەردەبڕین بەڵام ئەوەی کە بە تەواوەتی ساڕەژ برینەکانی ئەنفالکراون و کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان دەکات ئەوەیە کە بام شێوازێکی کوردداری لەلایەن حکوومەتەوە هەوڵی جددی بدرێت بۆ ئەم کەیسانەوە هەروەها بە جینۆسایدکردنی ئەو بابەتە و هەروە ئەنفالکراوان و شەهیدان.